بەیاننامەی دەرچوانی دانەمەزراوی کارمەندانی تەندروستی و پەرستاری سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین. ئێمە کە ژمارەمان زیاتر لە 12,000 دەرچووی دانەمەزراوە چەندین ساڵە بە بیانی جۆرا و جۆر و بڕاپێنەکرا و دامەزراندنمان ڕاگیراوە. ئەمە لە کاتێکدایە کە دامەزراندن بۆ وەزارەتەکانی تر بە بەردەوامی هەبوو، تەنانەت جیاوازی تەنانەت بۆ وەزارەتی تەندروستیش هەبوو، بەڵام جیاوازی کراوە لە نێوان شارەکاندا کە ئێساکەنە بە وردی ئەچینە سەر خاڵەکان. بۆیە داواکارین ئەم زوڵم و ستەمەی کە لەسەر وەزارەتی تەندروستی هەیە و لە وەزارەتی تەندروستیشا لەسەر سنووری هەولێر، سنووری سلێمانی و ئیداری ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجە هەیە، کۆتایی پێبێت و دەرگای دامەزرانمان بۆ بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین خزمەتی هاونیشتمانیانی خۆمان و کەسوکاری ئێوە بکەین. وەکو هەموو لایەکیش ئاگادارن 50% کەرتی تەندروستی سلێمانی، 50% نەخۆشخانەکانی سلێمانی بە خۆبەخشە برێت بەڕێوە. کەواتە ئەم کەسانی کە لە دوای منەوەن، ئەم کەسانی کە پیان ئەوەترێ دانەمەزراو، ئەیا ئەتوانن 50% کەرتی تەندروستی ئەم سلێمانیە بوەستێنن. کەواتە دامەزراندن بووە بە پێویستیەکی حتمی، پێویستیە کە ئەگەر نەکرێت تەندروستی خەڵک، ژیانی خەڵک ئەکەوێتە مەترسیەوە. پێویستە ئەم کەلێن و کەم و کورتیانە پڕ بکرێتەوە و دامەزراندنی بەشە پزیشکەکان بەردەوام بێ، هەروەکو چۆن تا ئەم ساتە لە حکوومەتی ناوەندی دامەزرانی بەشە پزیشکەکان بەردەوامە و نەوەستاوە. وەڕای ئەگەیەنین بۆ هەموو لایەکتان کۆمەڵێ ستەم و باوەڕکەن کۆمەڵێ خەدرکراوە ئیسالاتان سیر، ینی لام سیرە چۆن تا ئێستا کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن، کەناڵەکانی ئەم سنوورە، کەناڵەکانی حکوومەت ئاگاداری نەبوون و نەیانتوانیەوە هیچی لەسەر بڵاوکەنەوە. بۆ زانیاریتان بۆ پەرلەمانتارانیش بەڕاستیە وایە پەرلەمانتاران لێرە ئامادە بوونایە، عیبەیە بۆ ئەوان پەرلەمانیان داخراوە لە هیچ کۆبوونەوەیەک و لە هیچ شوێنێکشە ئامادەیان نییە. بەڕێزان ئەمە بۆ ئایسا پەرلەمانتاران بیان قسایەتە ڕۆم زوڵم و ستەمەی کە من بۆیەوە خەمە ڕوو. آخر لە کوێی دنیاە ڕووی داوە دامەزراندنێ بکرێت بڵێ بە فەرمانی نەهێنی. آخر ئەمە دزیکردنیان دامەزراندنە. فەرموو بۆ وەزارەتی تەندروستی بەڕێوەبەری کاروباری کارگەڕی و دارایی پاڵپشت بە فەرمانی نەهێنی لە کوێی دنیاە بووە دامەزران. تەنیا من بیستومە دزی بە نهێنی بکرێ، نەم بیستوە دامەزرانە بە نهێنی بکرێ. ئەی باشە باوەڕ ئەکەن بە زۆرینەی پەرلەمانتاران و کاربەدەستانی ئەم سنوورە ماوتووە ئاگاداری ئەم دامەزرانە نییە؟ وەڵا لێرە ئێمە داوایکی ئەومان هەیە کە یعنی چەند ساڵە خۆبەخشین، ماوەی 2 بۆ 3 ساڵە بێت داوای واکەین کە بکرێن بە کارمەندی ڕەسمی، ینی تایم بکرێن. داوای شتێکی زیانمان نەکردووە. خۆی دەتوانن دامان بەزرێنن، بەڵام نایانەوێت دامان مەزرێنن لەبەرەوەی ئێستا ئەمە لە 150 کەرتی تەندروستی پێک دێنین. ئەمە خۆمان لە خەستخانەی مناڵان داوام دەکەم. من بەڕاستی ڕێژێکی زۆری خۆبەخشە. من ئەم شە خۆم لەوێ داوامم هەیە، بەڵام پێیان کوتم کە نەڕۆمەوە. ئەگەر من نەچمەوە ئەو بەشەی کە منی لێم بەڕاستی کەس نابێت بەڕێوەی بەرێ و لەبەرەوە دڵنیان کە ئێمە پێویستین لەو شوێنە، بەڵام دامان نامەزرێنە.